هۆشداری لە سنتەرەکانی جوانکاری دەدرێت. محەممەد زەیدی چالاگوانی مەدەنی لە بەغدا و ڕاستەخۆ لەگەڵمانە سەبارەت بە مەکک محەممەد سوپاس با مەدەبوونی بەڕێستان. بۆچی مادەی هۆشبەر چۆتە ناو سنتەرەکانی جوانکاریەوە لێ بازرگانی پێوەکرێت؟ بەڵێ ئێوارەی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بە شێوەیەکی بنەڕەتی پێویستە باش ئاسی ئەو شێویە بکەین کە لە بواری جوانکاری لە عێراقدایە هەندێک لایەنی سیاسی و هەندێک لایەنی عەشایریش بەڕاستی کۆنتڕۆڵی ئەم بابەتیان کردووە و هەندێک لایەن کە خۆیان بە عەشیرەتەکانەوە بەهێز دەکەن و هەندێکیشیان بە سیاسیەکانەوە لەم بوارەدا کار دەکەن. شێویەکی زۆر بێسەروبەریەکی زۆر لەم بوارەدا هەیە، بە هیچ شێوەیەک چاودێریان لەسەر نییە و هەر کەسێکی ژیانی بەهۆی ئەم ناوەندانەی جوانکاریەوە بەر بکەوێت ناتوانێت پەنا بۆ هیچ شوێنێک بە تۆ بەرمونی ئەگەر باسی بەغدا بکەیت لە بەغدا دەبینی لە هەر شەقامێک 20 سنتەری جوانکاری لێ لە کاتێکدا ئەم سنتەرانە هیچیان سنتەری ڕاستەقینە نین چکە بابەتەکە پەیوەندی بە زۆری و بۆریەوە نییە، پەیوەندی بە ئەزمونەوە هەیە. تەنانەت ئەو خەڵکەی لە سنتەرەکان کار دەکەن پەنا بۆ زۆرێک لە با بڵێین دەڵالی دەبن لە کارکردن و پەنا بۆ مادە هۆشبەرەکان دەبن. ئێمە بینی ومانە لە ماوەی ڕابردوودا چی ڕوویداوە تۆ هەر دەچیتە نێو سنتەری جوانکاریەوە لەنێو ئەو سنتەرانە شتی زۆر خراپ دەبینیت و بەڕاستی هەندێکیان خەریکی بازرگانی بە مرۆڤ و بازرگانی بە مادە هۆشبەرەکانن. هۆکارەکەشی بەگشتی لاوازی چاودێری و نەبوونی ئەو کەسایەتیانەیە کە دەتوانن چاودێری ئەم بابەتە بکەن چکەمە بە پرسیارەتی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆیە. وەزارەتی تەندروستیت هەیە، وەزارەتی ناوخۆت هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەمە. بۆچی ئەم سنتەرانە کە ئەوەندە مەترسیدارن بازرگانی بە مرۆڤەوە تیاکرێ، بازرگانی بە مادی هۆشبەرەوە تیاکرێ، پارەی تیاسپیەکرێتەوە، بۆ ئەمانە نایەن کۆنتڕۆڵی بکەن؟ ئەوەندە قورسە؟ ڕاستەکەی وەزارەتی ناوخۆ تا ڕادەیەک کاری باشی کردووە چونکە ئەمان بەرپرسیارەتێکی زۆریان هەیە، گەلێک بەرپرسیارەتیان هەیە. پێتان دەڵێم لە بەغدا زیاتر لە 133 سنتەریان داخستووە بە گوێرەی ئەو دڵی کۆڵنەوانەی کرا نزیکەی 200 سنتەریش لە بەغدا هەن کە مۆڵەتی کارکردنیان نییە. وەزارەتی ناوخۆ ڕاستەکەی زیاتر سەرقاڵی بابەتی ئەوەی کە ئەوانەی لە سۆشیال میدیا هەندێک کاری نەشیاو دەکەن زیاتر بە بابەتانە سەرقاڵ بوو، هەندێک کاری کردووە لەسەر جەمبوارەکان و بەتایبەتی ئەوانەی کاریان لەسەر تێکدانی شیرازەی کۆمەلگای عێراقی کردووە. بەڵام ئەمە ئەرکێکی هەمەلایەنەیە، پێویستە پارێزگار، وەزارەتی تەندروستی، وەزارەتی ناوخۆ هەمویان بەیەکەوە کار بکەن. دوزار ئەمە ئەرکی سەرەکی پارێزگار و ئەنجومەنی پارێزگایە کە بە دوواداچون بۆ ئەم زۆرە بابەتانە بکەن. بەڵام ئەوان تا ئێستا نازانن لەکوێ ئەم کارو دەکەن و چۆن دەکرێەوە، هیچ زانیاریەکیان نییە و کەمترین لێکۆڵنەوەشیان لەم بابەتە نەکردو. لە کاتێکدا ئەمە بەرپرسیارەتی سەرەکی ئەوانە و کاری ئەوانە خەڵک پارێزن، نە پارێزگار نە ئەنجومەنی پارێزگانە ئەوە وەزارەتی تەندروستی ئامجا لە کۆتاییدا وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆ ناتوانێت هیچ شتێک بزانێت ئەگەر لایەنێک لە تەندروستی پشکنی نەکات و نهێنیەکان ئاشکرا نەکات و ئەنجومەنی پارێزگا بە دوواداچوونی سەرشانی خۆی نەکات. پێویستە وەزیری تەندروستی ژوورێکی ئۆپەراسیۆن بۆ ئەم دۆسیە پێک بهێنێت چکەم بە دۆسیەکی زۆر گرنگە زۆرش مەترسیدارە چونکە ناوەندەکانی یاخود سنتەرەکانی جوانکاری مەترسێکە گەورەیان دروست کردو. پێویستە هەر 6 مانگجارێک هەر سەرتەرێک پشکنینی بۆ بکرێت و بە شێوەیەکی بەردەوام و ڕۆژانش بەردەوام بێت. تەنانەت پشکنین بۆ ئەو کەسانە بکرێت کە لەوێ دەکرێن ئایا بەکارهێنەری مادەی هۆشبەرن یاخود ناچکە ئەمە شتێکی هەواڵگیری نییە تۆ بیزانیت ڕێگەی زانیاریەوە. پێویستە ژوورێک ئۆپەراسیۆنێتە بێ پشکنین بکرێت چاودێری. زۆر باشکار محەممەد، هەر لەسەرەوە یعنی تۆ سنتەرەکانی جوانکاری لە شارەکان لە هەموو دنیای وایە سنتەرەکان مەوجودن هەن، یعنی تۆ ڕەنگە کۆنتڕۆڵکردنیە بە ئاسانتر بێت چکە شوێنەکەی دیارە، شوێنێک نییە بازرگانی تیا بکرێت کە دیار نەبێت بە دوایە بگەڕیبی دۆزیتەوە. ئەمە کێ ئەوە بە ئازادی لە ناو شارەکانی عێراق سنتەری جوانکاری داناوە بازرگانی بە مرۆڤەوە کا پارەی تیاسپیەکاتەوە و بازرگانیش بە مادی هۆشبەرەوەکات؟ کێ لە پشتەمانەوە؟ کێ ئەمە ئەکات؟
من وەکو ئاماژەم پێکردشتەکە زۆر و ئاشکرایە لە سیاسەکان زیاتر کێبێت کە بتوانن بازرگانی بە مادەی هۆشبەر و مرۆڤ بکەن. ئەمە ئەم سنتەرانەی جوانکاری کە لە عێراق کراونەتەوە زۆر بە کورتی هەنە سیاسەکان پشتگیریان دەکەن بەڵگەش بۆ ئەم قسێمەوەی زیاتر لە 2 سنتەر لە نێو بەغدایە هەن کە مۆڵەتی کارکردنیان نییە با وەزارەتی ناوخۆ بچێت تێکۆڵنەوە کات بزانێ ئەم قسەی ڕاستیانە لە بەرامبەردا زیاتر لە 180 سنتەری دیکە سەرپێچیان کردووە و غەرامەیان لەسەر نووسراوە بەڵام لە هەمان کاتدا دوای داخستن هەمان سنتەر دەست بەکار دەکاتەوە هەمان سەرپێچی دووبارە دەکاتەوە بەڵام ئەم کارە چێ دەتوانێت بیکات چێ دەتوانێت بم شێوەیە سەرپێچی حساب بکات کەسێک کە لایەنە سیاسیەکانی لە پشت بن وەزارەتی تەندروستی لە پێش هەمویانەوە کەم تەرخەمترین لایەنەوە بچووکترین ئاوڕۆشی لەم پرسە نەداوەتەوە ئەو مادانەی لەو سنتەرانە بەکاردەهێنرێت لە لایەکی دیکەوە هەمویان مادەی دیار نییە ڕێگە پێدراوە نییە خودنا مەترسیداترین و سەختدارترین نەشتەرگەریەکانی شێرپەنجە بەڵا لە سنتەرەکانی جوانکار لە عێراق ئەنجام دەدرێن و تەنانەت کەسانێک دەیکەن کەس نازانێت ئەمە بڕوانامەیان هەیە نییە چاودێری دەکرێن یا خودیان نا ئەمە لە بەغدادەوە پەلی بۆ سەرجەم پارێزگاکانی دیکە هاوێشتووە شتەکە ئێستا بەس لە بەغدا نەماوە وەزارەتی تەندروستی پێویستی بەوێ چاودێریەکانی تون بکاتەوە و ڕێکاری پێویست بگرێتە بەر و من ئەگەر چارەسەرێک پێشکەشی وەزیری ناوخۆ بکەم با بچەند سەیری سنتەرەکان بکەن خەڵکی شارەزایان هەیە ڕاوێژکاریان هەیە باشترین چارەسەر ئەوەیە ژووری ئۆپەراسیۆنێک پێک بێنن ئەندامانی ئەنجومەنی پارێزگای بەغدای تێدا بن وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆی عێراقی تێدا بێت من باسی زانیاری هەواڵگری ناکەم چکە ئەم بابەتە بەمە چارەسەر ناکرێت بەڵکو ژووری ئۆپەراسیۆن مانگانە سەردانی سنتەرەکانی جوانکاری بکات و لەوێ لێکۆڵینەوە بکات ئاخۆ ئەمانە پابندن یاخود نا لێکۆڵینەوە لە مادە بەکارهێنراوەکان بکەن لە ئەندامان بکەن کە لەوێ کار دەکەن ئەو ئافرەتانەی لەوێ کار دەکەم من بە متمانەوە ئەو قسێ دەکەم 180 ئەوانە ئەو ئافرەتانە لەوێ کار دەکەن یان خەریکی بابەتی دیکەن یان بەکارهێنەری مادەی هۆشبەرن ئێوە دەتوانن بچن بە ئاسانترین شێوە یەک گەڕانی زۆر ئاسانی بۆ بکەن هەموو ڕاستیەکانتان بۆ دەردەکەوێت کە بە شێوازێک کە چۆن بازرگانی بە مرۆڤ و بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە دەکرێت و بە چەندین شێوازی ناشەرعی دیاردە دیکەی تێدا ئەنجام دەدرێت ئەمە بەڕاستی بابەتێکی زۆر سەیرەوە باشە لەو سنتەرانە مۆڵەتیان نییە چۆن کەسێک دەتوانێت سنتەرێکی جوانکاری دابنێت زیشکی بۆ دابین کات و مۆڵەتی نەبێت بابەتەکە بەو شێوازەیە ئەو مۆڵەتە لە ڕێگەی پێدانی ڕسومات و پشتگیریکردنی چەند لایەنێکەوە دەردەهێنن خەڵکانێک دێن کە تۆ خۆت دەبێ بچی کەسان ئەو خەڵکانی کەلات کار دەکەن بچن لێکۆڵنەوەیان لەگەڵ بکرێتەوە مۆڵەتیان بۆ دەروێ بەڵام لە عێراق ئەم شتانە نییە هەموو ئەو سنتەرانەی کە لە عێراقن زۆربیان بەو شێوازە مۆڵەتیان ئێمرۆکو گوتم 180 سنتەر لێکۆڵنەوەیان لەگەڵ کراوە بەڵام هیچ ئەنجامێک دیار نییە هەتا ئێستا نەبووە بەڵێن ئێمە لێکۆڵنەوەیەکمان کردوتەوە لەگەڵ سنتەرێک ئەنجامەکەی ئەمە بووە هەموویان هەر بەر لەکردنەوەی دادەخرێن چونکە لایەنی سیاسی دەسەڵاتدار لە پشت ئەمانەوەن و پشتگیریان دەکەن و کەس ناتوانێت دەستیان بۆ بات ئەمە حاڵی ڕاستەقینی عێراقا لێکۆڵینەوە نییە چاودێری نییە هەر لێکۆڵنەوەیە بکاتەوە دەڵێن بابەتەکە کۆتایی پێهات هێشتا دەستی پێ نەکردو کۆتایی پێدەهێنین یاغن ئەوەیە بابەتەکە پەردە پۆش دەکەن واتە هێزە یان دەبێتەوە هێزە ئەمنیەکان بچن لەو ناوچەیە لێکۆڵنەوەی ڕاستەوخۆ بکەن و لەسەر تاوانەکە بیانگرن چونکە بەڕاستی وەزارەتەکانی دیکەش کاتێک بابەتەکە دەبێتە دۆسیەی کردنەوەی لێکۆڵینەوە کۆتایی پێدێت و هیچ ئەنجامێکی ئەو تۆی نابێت تۆ لە وەزارەتی تەندروستیەوە بگرێ ئەمە ڕاستیەکی تاڵە و حاڵی ئێمێ بەڵێ بەڕێز محەممەد زەیدی چالاکوانی مەدەنی لە بەغداوە لەگەڵ مابووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.